زۆر زۆر ئاگاداری و دووبارەش دەکەمەوە لە کاتی پێشی عەرەفای زۆر قوماندیمەکان بەڵێ بەناوی خوای گەورە و میهرەبان بێگومان ئێمە ساڵانە هەر لە هەموو هەرێمی کوردستان لە زاخۆ تا کفری و کەلاریش ئێمە کۆبوونەوە بەو بەڕێزانە دەکەین کە ناویان لە تری پشک دەرچووە و خوا سەفەری حەجی بە قسمەت کردوون بۆ ئەوەی بەر لە سەفەرەکەیان ئەو ڕێنمایانەی ئێمە هەیە پێیان ڕابگەینین تا بتوانن بە باشی پێوی پابند بن و هەندێک لە زەحمەتی سەفەرەکەیان بۆ ئاسان ببێتن بۆ ئەم ساڵیش لە سۆران دەستمان پێکرد ئەوە یەکەمین ناوەندە کە دەستمان پێکردووە طبیعی پشتی سۆران لە ناو پشتی تەواوی هەرێمی کوردستان 225 حاجیە کە 63یان ئافرەتن و ساڵانەش دەتوانم بڵێم دەڤەری سۆران نمونەی باش بۆ لە سەفەرەکەیان و گلەیەکی ئەو تۆمان نەبووە لە سەریان بەس پێمان خۆشە ساڵ بە ساڵ باشتر بێ ومێدیش دەکەین کە ئەم ساڵ باشتر بێ خۆتان دەزانن پشتی حەجیشی هەرێمی کوردستان 3656 کەسە وەلەو بەشی سۆران لە چاو سنوورەکەی کەمە بەڵام لە دوای ئەوەی کە بڕیاری نۆژەنکردنەوەی کەعبەی درا لەگەر مەزاری پێغەمبەر دووری خوا لەسەربی لە سڵابیست ئەو پشکە بۆ چارەمی ساڵەکەم کرایەوە لای وڵاتی سعودیە بۆیە ئەویش کاری خۆی پێکەوتیە و لە سڵابیست لە یەکەم کرایەوە دەنا زیاتر دەبێت. سەبارەتەوە ئامادەکارانەی کە بۆ حاجانی ئەم ساڵ کراوە دیارە پاڵ ساڵ هەندێک کێشەی ئەسانسۆرمان هەبوو لەناو ئۆتێلەکەدا ئەم ساڵ بە خۆشحاڵیەوە پێش دەستپێکی وەرزی حەج لێژنەیەک ئامادەکرا سەردانی سعودیان کردووە لەوێدا ئامادەکاریان کرد کە 3 ئوتێلیان بۆ حاجانی هەرێمی کوردستان گرتووە بە جۆرێک ئەگەر وەڕێک بخرێتن هەر پارێزگایەک لە یەکێک لە ئوتێلەکانە دەبێتن تیمەکانی بەڕێبەراتی گشتی حەج و عومرە ئەو فەرمانبەرە ئیداریانەی کە ئەم ساڵ دانراون کە هاوڕێی حاجیان دەبن بە تێکرا سەرپەرشتی حاجانی هەرێمی کوردستان دەکەن.